دۆخی کوردستان بەرەو ئاراستەیەکی نادیار. تۆمارە دەنگیەکانی پارتی و جنێوەکانی بافڵتاڵەبانی و ئەگەرەکانی تر. دەستگای هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستان بە بڵاوکردنەوەی تۆمارێکی دەنگی هەردوو برادەسەڵاتدارەکەی یەکێتی هێندەی تر بانگەشەی هەڵبژاردننی تونتر کرد و دۆخی کوردستانیش پێی نایە ئاستێکی هەستیارترەوە. دۆخی کوردستان لە ئێستادا دروست لەو کاتە دەچێت کە هەردوو بەرە ناکۆک و دژەکە خۆیان بۆ شەڕ و پێکدادان ئامادە بکەن و هەردوولا سەنگەری جیا لە یەکدی بگرن. بافڵتاڵەبانی و تیمەکەی دروشمی ڕووخان و پارتی دیموکراتیش دروشمی ناتواننی هەڵگرتووە. هەر لە سەرەتادا کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دەیزانی کە دۆخەکە هەستیار و ناسکە، هەر بۆیە لە وادەی ئاسایی و دیاریکراوی خۆی لایدا و بانگەشە 10 ڕۆژ دواخرا، بەڵام دوجار ئەوەی هەمووان چاوەڕێ بوون هەر ڕوویدا. لە سەرەتاوە یەکێتی نیشتمانی و سەرۆکەکەی بە توندی چوونە ناو بانگەشەوە و لە کەرنەڤاڵی ناساندنی لیستەکەیدا بافڵتاڵەبانی بە جنێ و ئاماژەی شەق و بەکارهێنانی وشەی نەشیا و دەستی پێکرد تا گەیاندیانە ئەوەی پارتە ڕکابەرەکەی بە توندی وەڵامی بداتەوە. ئەمە جگەلەوەی ئەم جۆرە لە بانگەشە وای کرد بانگەشە و خواست و داواکاری لایەنەکانی تر بە تەواوی ون بێت، بە تایبەت ئۆپۆزیسیۆن. دۆخەکە ئێستا نەک هەستیار بەڵکو لە لێواری تەقینەوەیەکی گەورەدایە. هەمووان بەو پەڕی وردی سەرنج دەدەن و چاوەڕێ و ساتن کە ڕاگەندراوی لایەنێکیان لە دوو پارتە دەسەڵاتدارەکە دەڵێت لەبەر دۆخی هەرێم و زیاتر تێکنەچوونی دۆخەکە بڕیارماندا بە بەشداری نەکردن لە هەڵبژاردنەکان و ڕێگری لە ئەنجامدانی لە سنوورەکەی خۆماندا. بەڵام هێندێکی تر لە ئاگایانی دۆخەکە دەڵێن ئەگەر ئێستاش دۆخەکە تێک نەچێت و هەڵبژاردنەکان دوانەخرێن ئەم ململانەیانە ئاماژەیەکن بۆ قبول نەکردنی ئەنجامەکانی هەڵبژاردن. لەوەش قورستر بریتیە لە پێک نەهاتن لەسەر دروستکردنی کابینەی دەیەم و داهاتووی هەرێم. جۆری بانگەشەی ئەم جارە هێندە تند بوو. چاودێرانی سیاسی بە دووری دەزانن هەروە ئاسان یەکێتی و پارتی جارێکی تر لەسەر مێزی گفتوگۆ ببینرێن و لە نێو حکوومەتێکدا جێگایان ببێتەوە. لایەنەکانی تر لە ئیسلامیەکان و هەردوو بەرەکەی تر و پارتە بچووکەکانیش تەنها تەماشاکردن و نازانن بە دیاریکراوی چی دەگوزارێت لە نێوان ئەو دوو پارتە دەسەڵاتدارە کە خاوەن نفوز و هێز و ناوچە و جوگرافیای سیاسی خۆیانن. ئەگەر و گریمانەکان بۆ ڕۆژانی داهاتوو سەرجەمیان کراون لاگەری وەستانی بانگەشە یاخود بڕیاری دواخستن یان تەنانەت گرژی زیاتر لەگەڵ ئەگەرێکی لاوازی هێوربوونەوەی دۆخەکە. وڵاتان نێردە و قۆنسوڵخانە وڵاتی هاوپەیمان و ناوچەکە وەک ئێران و تورکیا و عێراق بە وردی چاودێری دۆخی ئێستای هەرێم دەکەن و دەیانەوێت بزانن کام خواستە سەر دەکەوێت و ئاراستەی ڕووداوەکان ڕووە و کوێ هەنگاو دەنێت. دۆخەکە هەرچۆنێک بێت لەو ڕاستیە ناگۆڕێت کە بارودۆخی کوردستان پێویستی بە هەڵبژاردن و نوێبوونەوەیە و تەنها هەڵبژاردن دەتوانێت ئاهێک بەبەر ئەو دۆخە چەخبەستووەدا بکاتەوە.